ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی مامورانی شارەداری بۆ سەر دەستفرۆشانی شاری سنە. گیان لە دەستان و برینداربوونی 4 کەس بەهۆی ئاگرگرتنی شرکەتی پاڵاوگەی نەوتی پارسیان ئیوانەکی. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە شارە جیاوازەکانی ئێران و برینداربوونی 15 قوتابی بەهۆی ڕوودانی ڕووداوی هاتوچۆ. هێرشی مامورانی شارەداری بۆ سەر دەستفرۆشانی شاری سنە. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی سیانزەی خەزەڵوەر مامورانی شارەداری هێرشیان کردوتە سەر دەستفرۆشانی شەقامی 12 فەروەردینی شاری سنە و زیانێکی زۆر بەرهاوڵاتیان کەوتو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مامورانی شارەداری بە توندی هەڵس و کەوتیان لەگەڵ دەستفرۆشان کردووە و هەر یەک لە هاوڵاتیان لانی کەم 200 ملیۆن زیانی بەرکەوتو. شایانی باسە کە چالاکانی مەدەنی و فەرهەنگی شاری سنە داوایان لە خەڵکی تێکۆشەر و ئازادی خوازان کردووە کە لە بەرامبەر ئەم کردەوە نامرۆیانەی ڕژیمدا بێدەنگ نەبن و پشتیوانی لە خەڵکی زیان لێکەوتوو بکەن. یان لە دەستان و برینداربوونی 4 کەس بەهۆی ئاگرگرتنی شرکەتی پاڵاوگەی نەوتی پارسیانی ئیوانکی. ڕۆژی ڕابردوو بەهۆی ئاگرگرتنی شرکەتی پاڵاوگەی نەوتی پارسیانی ئیوانکی کرێکارێکی شاغڵ لە واحدە بەداخەوە گیانی لە دەستاوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون تیمەکانی فریاگوزاری خێرا و ئاگرکوژێنەوە بەهۆی توندی ئاگرەکە و نەبوونی ئیمکاناتی پێویستیش توانایی دەستێوەردانی خێران لە دۆخەکە نەبووە و بۆ هۆیەوە کرێکارێک گیانی لە دەستاوە و 3 کرێکاری دیکەش بە سەختی بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. شانی باسە کە دۆخی تەندروستی 2 کەس لە برینداران لە خراپیدایە و ئەگەری گیان لە دەستانیان جددیە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە ڕۆژانی ڕابردوودا سەرەڕای ناڕەزایەتی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام و زیندانیانی ڕاگیراو لە بەندیخانەکانی ڕژیمدا 4 بەندکراوی زیندانەکانی ڕژیم ئێدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 2 بەندکراو بە ناوەکانی یوسف خانی و عەباس سەخرەوی بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانەکانی ناوەندی سمنان و سەبزەوار ئێعدام کراون. هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی یاشار جەباری و مسلیم حسێن زەیناڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ناوەندی زەنجان و بجنورد لە سێدارە دراون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە شارە جیاوازەکانی ئێران. ڕۆژەی ڕابردوو بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئێعدام دژ بە سەپاندنی حوکمی ئێعدام بەسەر هەموو زیندانیان کۆبوونەتەوە. بە پێی وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە ئێعدام لە چەند شاری جیاوازی ئێراندا بە وتنەوەی دروست مۆڵکردنی پلاکارد بە ناوەڕۆکی نا بۆ ئێعدام خوازیاری هەڵوەشانەوەی حوکمی ئێعدامی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجەی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. شانی باسە کە بنەماڵەی و بەندکراوانە سەرەڕای پشتیوانی لە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ ئێعدام لە 54 زیندانی ڕژیمدا جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتی وەدیاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕەزایەتیە. سەپاندنی حوکمی 3 ساڵ و 4 مانگە بەندکران لەسەر معەلیمێکی خانەنشینکراو لە میاندواو. محەممەد حەسەن داودی معەلیمی خانەنشینکرا و ئەندامی پێشووی شۆڕای هاوەهەنگی ئەنجومەنی سنفی فەرەنجانی ئێران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حوکمی 3 ساڵ و 4 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو لەلایەن لەقی دووەمی دادگای ئینقلابی شارستانی میاندواو بە تۆمەتی بەشداری لە گروپەکانی دژ بە ڕژیمی ئیسلامی حوکمی 32 مانگ و 16 ڕۆژ و هەروەها بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حوکمی 7 مانگ و 16 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. هەروەها شۆڕای هاوەهەنگی ئەنجومەنی سنفی فەرەنجانی ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە ڕەوەندی نایاسایی دۆسیە و هاوڵاتیە ناڕەزایەتی دەربڕیوە و
خوازیاری پێداچوونەوە لەسەر دۆسیەکەی بوو. برینداربوونی 15 قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچۆ. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 13 خەزەڵوەر بەهۆی پێکدادانی 3 ئۆتۆمبیلی سرویسی قوتابیان بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمەنی سرویسی هاتوچۆی قوتابیان 15 قوتابی بریندار بوو. بەپێی راپۆرتەکان ئەم کارەساتە لە شارۆچکەی سەبزدەشتی شاری تاران ڕوویداوە. قوتابیانی بریندار بەهۆی سەختی برینەکانیان ڕەوانەی نەخۆشخانە کراون و دۆخی تەندروستی چەند کەسیش لە برینداران لە خراپیدا. شانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی قوتابیان و هۆکاری ئەو ڕووداوە هیچ زانیاریەک لە بەردەستانی. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی وەرامین و ئەهواز. بەپێی راپۆرتەکان دوو هاوڵاتی لە شارەکانی ئەهواز و وەرامین بە هێرشی هێزەکانی ئیدارەی اطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕۆژی شەممە ڕێکەوتی 10 خەزەڵوەر چالاکێکی مەدەنی خەڵکی شاری ئەهواز بە ناسناوی مەریام زوبەیدی بە مەبەستی تێپەڕاندنی حکمی 4 ساڵ زیندانی تعزیری کە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات بەسەریدا سەپێنرابوون دەست بەسەر کراوە. هەروەها نەوکیشێکی مەسیحی دانیشتووی شاری وەرامین بە ناوی مرتەزا فەقانپور بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی 8 ساڵ و 11 مانگ زیندانی تعزیری کە بە تۆمەتی تەبلیغی پەروەردەی دش بە بنەماکانی ئاینی ئیسلام ئەوە بێڕەزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی بەسەریدا سەپێنراوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ئێڤین کرا. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.